بینەرانی بەڕێز خۆشەویستانە مەم کاتتان باش لەم جارێ بەرنامەکەمانە گفتوگۆکەین سەبارەت بە چاکسازی سیاسی لە هەرێمی کوردستان بەگشتی و پرۆژەکەی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ چاکسازی. ئەمە لەم بەرنامەیە پرسین پرۆژەکەی سەرۆکی هەرێمی کوردستان کە ماوەیەک پێش ئێستا ڕایگەیان بۆ چاکسازی سیاسی لە هەرێمی کوردستان وەڵامدانەوەیکی واقعی و بابەتیە بە پێداویستەکانی چاکسازی سیاسی لە هەرێمی کوردستان و ڕەوتی دیموکراتیزەکردن لە هەرێمی کوردستاندا یان ئەم پرۆژەیە لەسەر خاڵە گرنگ و هەستیارەکان ڕانەوەستەوە و ئاوری لە مەسەلە جدیەکان نەداوەتەوە. ئایا چاکسازیکردن لە هەرێمی کوردستان لە قۆناغی دروست و گوتاری سیاسیدا ماوەتەوە یان بەڕاستی و بەکردەوە پێیناوەتە قۆناغی جێبەجێکردن و چاکسازی سیاسی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە. ئایا پەرلەمانێک و دامەزراوەیەکی نیشتیمانی گرنگ ڕۆڵی ڕاستەقینەی خۆی جێڕاوە لە بەدیهێنانی چاکسازی و وەڵامدانەوە بە پێداویستەکانی کۆمەلگای کوردی یان ئەم دەستگا گرنگە پەراوێز خراوە. ئایا لە کاتی پەراوێزکردنی دەستگای پەرلەماندا چ مانایەک بۆ هەنگاوێکی ڕاستەقینەی چاکسازی ئەمێنێتەوە؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەرێک لە بەڕێزان عەبدوڵڵای مەڵاندووری ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان و ئامینە دکری ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کوردستانیمان کردووە. بەخێرهاتنی هەموو لاکەم کە بەڕێز ئامینەخان لە هەولێر و لەگەڵمانە بەخێر بن کەڵڵا. کاک عەبدوڵڵا دەمەوێت بپرسم هەرێمی کوردستان باسوخواستێکی گەورە و بەربڵاوی چاکسازی بەخۆیەوە بینیوە و سەردەمێکی زۆرە باس لە چاکسازیەکە لە ماوەی پێش ئێستا سەرۆکی هەرێمی کوردستان پرۆژەیەکی بەناوی هێڵە سەرچەکانی استراتیژیەتی چاکسازی لە هەرێمی کوردستان ڕاگەیان کە 6 فەقەرەی سەرەکی 6 هێڵی سەرەکی چاکسازی لە خۆگرێ. پرسیارەکەی من ئەمەیە ئایا ئەم پرۆژەیە وەڵامدانەوەیکی واقعی و بابەتیە بە پێداویستەکانی دیموکراتیزەکردن و پێداویستەکانی بەدامەزراوەیکردن و گەشەی سیاسی لە هەرێمی کوردستان یاننا وە چۆن؟ بەڵێ زۆر سپاس. لە ڕاستیە وەکو جەناب و باس کرد دیارە لە ڕابردووە کۆمەڵێک پرۆژە و پێشنیار و ئەفکاری جاجا چ لەلایەن دام و دەستگاکانی حکومڕانیەوە چ لایەن حیزبەکان و ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە و هەروەها لایەن ڕۆژنامەنووسان و خەڵکانی خەمخۆرەوە پرۆژە و ئەفکاری جاجا پێشکەش کراوە بۆ ئەوەی بۆ چۆنەتی چاکسازی. بەڵام ئەوەی هەمیشە غایب بووە لەم پرۆسەیە کە پێم وایە کۆڵەکە سەرەکیەکەی پرۆسی چاکسازیە نەبوونی با بڵێن ئیرادەیەکی جددی بووە بۆ چاکسازی بە تایبەت کە قسەش لەسەر چاکسازی ئەکرێ چاکسازی بەرپرسیارەتیەکە لە ئەستۆی دەسەڵاتایە ئەنی لە لای هاوڵاتی نییە لە لای ڕەنگە هاوڵاتی ڕۆژنامەنووس ڕۆشنبیر ئۆپۆزیسیۆن بتوان بە شێواز و بە میکانیزمی جاجا ڕۆڵ بگێڕن لە بەهێزکردنی یاخود چالاکردنی پرۆسی چاکسازی. بەڵام دوجار پێویستی بە ئیرادیەکەیە کە ئەو ئیرادەیە بێ دەسەڵات هەیبێ و بە قەناعەتی من ئەگەر قسە لەسەر ئەم ئەوەی کە جەناب و ناونا پرۆژە ئەمەی کە سەرۆکی هەیەم ئەمەی کە خستوێتی ڕوو من ناتوانم ناوی بدەم پرۆژە پێشم وان نییە خۆشی وەکو پرۆژە خستبێتی ڕوو. لە ڕاستی ئەمە ئەکرێ بڵێن ئەمە ناونیشانی خواستەکانی سەرۆکی هەرێمە بۆ چاکسازی ناونیشانە گشتیەکان ئەمە نەهێڵی سەرەکی نەهێڵی استراتیژیە نە پرۆژەی چاکسازیەکی زەخمە کۆمەڵێک خواستە ینی سەرۆکی هەرێم بۆچی هێڵی استراتیژی نیە لە کاتێکە لەو پرۆژەیە ئاور لە مەسەلە گرنگەکانی پێویستەکانی چاکسازیەداتەوە مەسەلەن بۆ نمونە ئاور لە سەربەخۆیکردنی دادەکانەداتەوە لە هەرێمی کوردستان ئاور لە بێلایەنکردنی هێزی پێشمەرگە و یەخستنەوەی دەستگای ئەمری و پێشمەرگاداتەوە ئاور لە دامەزراندنی دەستگای چاودێری دارایی و شەفافەتی دارایی ئەداتەوە لە هەرێمی کوردستان. ئەمانە پرسا استراتیژی و ڕاستەقینەکانی چاکسازینی لە هەرێمی کوردستان کە سەرۆکی هەرێم لەو پرۆژە باسی کردووە. ئەمانەی کە باس کراوە کێشەقوڵەکانی هەرێمی کوردستانە کە ئەو باسی کردووە و خواستی ئەوەی هەیە کە ئێوێ ڕۆژێک لە ڕۆژان ئەمانە چارەسەر بکرێ. بەڵام ئەگەر ئەمە قسە لەسەر ئەوە بێ ئەمە پرۆژەیەکی استراتیژیە لە ڕاستیا پرۆژە کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە لە ڕووی کاتەوە لە ڕووی شکلەوە ینی تۆ بۆ نمونەگەر باسی ئەمە بکەین سەرۆکی هەرێم لە خاڵی ئەو پرۆژە ناتوانێت وەڵام بە پێداویستەکان باتەوە بێگومان ناتوانێت ئەگەر دەرفەتم پێ بدەیت ڕەنگە تۆزێک بەورتر قسە بکەم. ئیشکالەکە لەوە نییە هی سەرۆکی هەرێمی یارکەی هەر کەسێکی ترە. ئەمە ئەگەر من بینوسم ڕۆژنامەنووسێک بینوسێ وتارە ینی وتارێکە کەسێک بە حکمی متابعی بۆ کێشەکان لەوە تێگەیشتووە لە هەرێمی کوردستانە شەفافیت نییە. هۆکارەکەشی چیە دام و دەستگاکانی دیوانی چاودێری لیژنەی نەزاها دەستەی نەزاها وجودیان نییە داواکاری گشتی وجودی نییە. دێ قسە لەسەر ئیشکالی نەبوونی چاودێری ئەکا دێ بێگومان ئەڵێ شەفافیت نییە دام و دەستگایەک نییە کە شەفافێت بۆ دەستەبەر بکە. سەرۆکی هەرێمیش بە هەمان شێواز
کۆمەڵی بە حکمی تێگەیشتنی خۆی لە کێشەکانی هەرێمی کوردستان ئەفکارێک تێڕوانینی خۆی بۆ چاکسازی بە شێوەیەک لە شێوەکان لە چوارچەوەی سێپە ڕاخستوەتە ڕوو ئەگەر ناتۆ بۆ هەر یەکێک لەو بابەتانە تۆ بتەوێت چاکسازی جدی بکەی بەڕاستی پێویست بە پرۆژەی زۆر تێروتەسەل و ئەکادمی هەیە پێویست بەوە هەیە پرۆژەکان لەسەر بنەمای دراسیەکی ورد ئەنجام درابێ ئەمە بەو مانایە نایە من خوانەکردان لە خواستەکانی سەرۆکی هەرێم کەم بکەمەوە بەو مانایە ئەمە خودی واقعی ئەم بابەتەی کە سەرۆکی هەرێم لە بەڕێز سەرۆکی هەرێم لە 26 2012 خستوێتە ڕوو ئەمە واقعەکەیەتی یعنی شتێک نییە ناتوانێت ئەمە ناتوانێت پەرلەمانی پێکارا بێنە ئەتوانێت خودی سەرۆکایەتی هەرێمی پێچاک بێنە ئەتوانێت حکوومەتی پێچاک بکەن ئەتوانین دام و دەستگای نیشتیمانی پێ دروستکەی تەنها کۆمەڵی خواستە بێگومان دڵنیاشم لە ڕابردووە ینی یەک دنیا ڕۆژنامە نووس یەک دنیا ڕۆشنبیر هەموو ئەم هێڵە گشتیانیان بە وتار بڵاو کردوێتەوە و کاریشی پێ نەکراوە بەڵێ زۆر سپاس ئامینە خان یەکێک لەو پرسانێک کە ئێستا سەبارەت بە ئەو هێڵە سەرچیانەی کە سەرۆکی هەرێم ڕایگەیاند و ئەو پرۆژەی کە ئەو ڕایگەیان باس لەوە دەکرێت کە ئەمە ناتوانێت وەڵام بە پێداویستەکان باتەوە و کۆی خاڵەکانی ناو ئەم پرۆژەیە لە چوارچەوەی کۆمەڵێک خواست یا تەمەنە ماوەتەوە بە بێ ئەوەی میکانزمی تەرجمەکردنی ئەمە بۆ واقع بخرێتە ڕوو بە بێ ئەوەی باس لە گۆڕانێکی ڕاستەقینە بگرێت چۆن ئەم پرۆژەیە گۆڕان لە واقع ئەنجامەیە تێگەشتنی بەڕێزت لەو بارەیەوە چییە؟ بله والله من دیده که زور جدا لکایک عبدالله دبینم او پروژه که جناب سروکی بو 26 سه را گهاندی اگر کایک عبدالله باش خان بیتن دزانیتن اوه بس را گهاندن هندک هیلت گشتیه بلکه لجنا یا آماده کاری یا چاکسازی یه مجیل آماده کرنا پلانک استراتژی اجتماعی بو چاکسازی نه که اوه در انجام هندک راگهاندنا هیلت گشتی و یک اف هیلت گشتی هاردکار بن بولی دیفچونو برفره کردن پروسات چاکسازی هر واسه جدیبیت سبب هندی که او اگریان او تشت کد بنا سبب گندلیه بهنه بن برکرن او آریشید که همو لایند که وگاوه متفق سر جهه دلنگرانی یا خلقی بوینه سر چند خالا سر حفوان خالد که جناب سروکی وکیل که گشتی را گهاندی دیار کرین وک بابت یا چاکسازی سیاسی چاکسازی اداری و یا دارایی چاکسازی یان جی دوار رکراوت کمالگه آمدنی دستگاه تشریع و یه جابداریه و هر واسه چاکسازی اداریه پیشمرگی کردستان و دستگاه امنیتیه گود ویره دا به برفرهی از گل هنده ما پاشت که اف پلانا یا استراتژی تراگهاندن که امزانین برنامه جناب سروکی بوچاکسازی سه قناقاوت گریده با ای قناقا ای که هندک پرس هبونیت گندلیه که محتاج هنده بو آنی و بلس بهنا چاره سر کرن او جیبو هاتنا راگهاندن و دیار کرن وکی وظیفه گشتی وکی بودجه عرض استثمار درمان و خوراک و سوتمنی مرحله دوی دا محتاج هندیه که پلان یعنی بجین برنامه متوسط که استراتژیت یا چاکسازی او نوکه اسکار سرتنه کرنو جناب سروکی هیلت گشتید و راگهاندین که اوجی بله از کار هنده ما کدویتن اف بجم پلانا استراتژیان اجتماعی بو چاکسازی حتما محتاج هنده که یا دیار بیتن که تهدید یا دست نشان کرین و مشکله کنگیده تا چاره سر کرن کی ده جبجه کد کی ده جابداریه کتن جهت پیوند دار دکبن ماوی پروژه ده چند بیتن او همی دوی پروژه ده هنه دیار کرن که از باورم حتی چند مانگه دیتر دکویت بردست انجمن وزیران دهتا بردست پارلمانی بهنده که او پیوستیت که محتاج یا ساینه بهنده که همیلاین به برپرسیار بنو تنفیذ و بکن و فصل سلطاتات ده بهتر کرن دوی آماده کاری و پلانا یا استراتژی دهتا دانا ئەمینە خان پرسیارێکی گرنگ لە هەموو ئەو مەسەلانەی کە یەکێک لەو کێشە گرنگانەی کە باس لە چاکسازیەکە لە هەرێمی کوردستان ئەویش ڕۆشن نەبوونی میکانیزمەکانی ئالیەتەکانی جێبەجێکردنی چاکسازیە لە ناو واقعی سیاسیە و ئەو دام و دەستگایانەی کە
ئەم چاکسازیە جێبەجێ دەکەن چکە بێگومان دەبێت دام و دەستگای بێلایان بن کێشەکە ئەمەیە لەم جۆرە پرۆژانەیە نەمیکانزم دیارە ئەو هەیئەتە دیارەکە هەیئەتێکی بتەواو بێلایان بێ ئیرادەیەکی بەهێزی هەبێ بۆ ئەنجامدانی چاکسازی. ئیرۆدا پێز بۆ هەندێک هایش بەر هەندێژی هەرس پشتی هەستکردن وی ماوزوعی هەندێک و دوێ چاکسازی بێتەکردن جانب سەرۆکی یەکسەر تەداخل وی ماوزوعی داکردن و بەرنامە چاکسازی دارش پلان و میکانیزم هندێک شوان میکانیزم بۆ هەر نەکردن من بەحس هەندێک کرد و سێ قۆناغادا بووە یەک مەرحەلەکە ئانی بووە کە هەندێک شوان ڕاوەستاندن سەرکرد بوو نمونە مەسەد 74 کێسێ گومانە گەندەلیە سەر ئاستێ هەر سێ پارێزگەها vê lijneyê diyar kirî ku 110 kêsê tu yêrgeşne encamê û hindekê şwan jî berefindê ku yanî ew ê dimayî jî lêkolîn û dîvçûn ser têne kirin 53 daxwazkiriye wan kêsa daxwaza kirî vê lijnê ku bişne ber dawakarê giştî ku ji wê 53 kesa her pile bilindê wazîfet pile bilindê hikûmî bigire û yet hizbî bigire û heta pilêt yet fermanbera ev keseyê têda heyn 95 kes سر کمترخمیه یا وظیفه اداری تاتینا لادان یا تاتینا گوهرین او همی ابون اوید مرحله آنی کو پیویز بو وکی مسئله خدمتگزاری یا او جا بگیره پرورده رکوبان شاروانی او همی گوهرین کاری یانجی لاینه یه صحه او گورانکاریت آنی تدهات نکرن مرحله دوی یا پلانا یا متوسطه و پلانا که دوم درج او پلانا دوم درج اكيد بيويسي اكو ميكانيزم كارون آليات اكا یا گنجا همو لاین تدا بجار بزانه که دچار دیاری لاینه که دیتر جی که امید از بحث هنده بکم او لاینه دیاره بحث دستگاه جابداری و تشریعی گیری که دستگاه جابداری و تشریعی ده چه ارگ سایوان و یا وید کش قانونا در بخیتن دستگاه تشریعی چه بکن انجمن دادواری چه بکتن یانجی دسته نزاهه دسته دواکاری گشتی به چه واز بیتن جاودری یا دارایی به چه واز بیتن یعنی اداری دوید چه بکتن زور سپاس امینه خان زور سپاس دکم کاک عبدالله اگر قصت هبه لسخسکانی امینه خان توانی بکیت فیلم والله دیارە ئێمە هەر لە سەرەتاوە باسی ئەومان کردوانمە قسەی باشی تایە ینی قسەی جوان و گەورەی تایە بەڵام ینی ڕەنگە هەر خودی وڵامەکانی ئامینە خان بۆ خۆی بەڵگەی ئەوەیە کە ئەمە چەند ئیشکالی تایە کە باسی نەبوونی میکانیزم باسی ئەوەگە لە ئایندا وردەکارەکان ئەخێتە ڕوئوانە هەر ئەمە شەکەوای کردووە ئێمە شۆکو پێویست با بڵێن ڕخنەمان لەم خواستانی سەرۆکی هەرێم هەیە و نقطەیەکی تریشە ینی ئامینە خان خۆی ئاگدارە لە ڕاستیا سەرۆکی هەرێم چ کاتێک لە ڕوویەکی تریشەوە ئەم خواستانە کەوتە ژێر گومانەوە کە هەستەکەی جدینیە ئەو کاتێک کە تۆ سەرۆکی هەرێم سەرۆکی دەسەڵاتی جێبەجێکردنە سەرۆکی با بڵێن سەرۆکی هەرێمە و بە پێی یاسای ژمارەیەکی ساڵی 2005 یاسای سەرۆکایەتی هەرێم سەرۆکی دەسەڵاتی جێبەجێکردنیشە سەرۆکی هەرێم ینی مافی ئەوەی نییە لە ڕاستیە ینی نە مافی ئەوەی هەیە نە دەسەڵاتی هەیە ئەکرێ بڵێن مافی هەیە وەکو هاوڵاتیەک پێشنیار بکە بۆ کاراکردنی پەرلەمان بەڵام سەرۆکی هەرێم بۆی نییە ینی پرۆژەیەک بێنێ بڵێ پەرلەمان بم شێوەیە تۆ ئیشەکانی خۆ بکە ینی ئەمە ئیشکالێکی هەرە گەورەیە خۆ ئەگەر جەنابی ئامینە خان باستەوە ئەکا ئەم پرۆژەیە هەر لە بنەڕەتەوە کۆمەڵێکی با بڵێن یاسایی ئوسوڵیش نییە ینی ئوسوڵی نییە و یاسایی نییە و بۆ خۆی لە ئایندا ڕوبەڕووی کۆسپی گەورە ئەبێتەوە ینی لە ڕوویەکی ترەوە لە لایەکی تریشەوە ئامینە خان باسی سێ قۆناغی کرد ئەگەر قۆناغەکانی ئەو قۆناغانە بێت کە ئێمە لە چەند مانگی ڕابردووە لە نەورۆزی ساڵی پارەوە کە سەرۆکی هەرێم لە قڵای هەولێر وتارێکیدا و دواتر پرۆسەیەکی چاکسازی گوایە دەستی پێکرد ئەگەر قۆناغەکانی ئەوانە بێت کە ئێمە لە ئەرزی واقع بینیومانە لە ڕاستیە جارێکی تر بەڵگەی شکستی ئەم خواستانی سەرۆکی هەرێمە ینی یەکێک لەو نمونانە بە ئەوەری بگرین نمونەی ئەوەیە کە سەرۆکی هەرێم لەم ماوە پرۆژەیەکی پێشکەش کرد بۆ ڕێخستنی پاسەوانی با بڵێن بەرپرسان و پەرلەمانتاران و وەزیرەکان و ئەوانە ینی یەک دنیا ئشکالی تایە بە تەنها ئەمە بە نمونەوەری بگەین سەرۆکی هەرێم باس لە ڕێخستنی پاسەوانەکە بدور و نزیک بەلای پاسەوانەکانی خۆیان ناڕۆ خۆی نزیکەی 5,000 پاسەوانی هەیە تۆ پاسەوانی خەڵکەمەکەیتەوە ئەتەوێت چاکسازی بکەی و ئەتەوێت خەڵک پشتیوانی بکات لە خۆتەوە دەست پێ بکە بۆچی باسی خۆ ناکەی ئشکالێکی تری ئەم پرۆژەی ئەو پرۆژەی کە بۆ چاکسازی لە پاسەوانە پێشکەشی کردووە ڕۆیشتووە بۆ هەر ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی و پارتیەکی 16 حیمایداناوە
بەڵام بۆ ئەوانەی لایەنەکانی ئۆپۆسیۆن دایناوەکو ئەوەی سەرۆکی هەرێم تەنها سەرۆکی پارتی وەکێتی بێ و هیچ لایەنێکی تر لە هەرێمی کوردستانە نەبێ هاتووە بۆ مەسئولێکی ناوچە بۆ مەسئولێکی کۆمیتە دوو حیمایی داناوە بۆ ئەندام پەرلەمانێک دوو حیمایی داناوە من لێرەوە دیفاع لەوە ناکەم ینی ئەندام پەرلەمان دیفاعی هەبێ پێم وایە ئەگەر بەرپرسانی ئەم وڵاتە مشکلەیەکیان لەگەڵ ئیشەکانی خۆیان بە شێوەیەکی باش ڕاپەڕێن باشترین حیمایە و پارێزەری ئەوان هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بێ واتە پێویستمان بە حیمایە نییە بەڵام یعنی ئەگەر ئەوە بە نمونە وەرگین دەرئەکەوێت کە سەرۆکی هەرێم هەر لە سەرتاوە بە شێوازە بەڵێ زۆر سپاس ئامینە خان فەرموو ئەگەر قسە و بۆچوونە دەبێت لەسەر تێگەشتە قسەکانی کاک عەبدوڵڵا والله لەسەر مەسەلەی پاسەوان و پاسەوانێت بارەگا و بەرپرس و کەسایەتیەت سیاسی برنامه جناب سەرۆکی گەلەکی وازەحە کاک عەبدوڵڵا باشتر زانید لەژنەک یا هاتیا پێک ئینان بۆ هەندێک و تەصفیاتێت وی موضوعی بکەن و بۆ هەر بەرپرسێکێ چه حزبی بیتن چه حکومی بیتن شێوەیەکی شەفاف دەستنیشانە یا پاسەوانە بکرد راپۆرتا کۆ هاتیا ئەیلانکردین جی گەلەک بە وازەحی بەحسی هەندێک کەتن بەلێ گەلەک پاسەوانیەت هەندێک بەرپرسێت هەنگ و پاسەوانێت وان زۆرن و دەرڤەی یا ئەو دەرەجە قانونیە ژمارەکە زۆر یا پاسەوانە پیوەرەکی یە دیارکردنی نسەمیلارکێ وەزارەتە پێشمەرگە و نافخۆ و پتریەوان یەت بەرپرسێت حزبینە ڕێژا زۆرە پاسەوانە قورسایی بوو سەر بوو جا هەرێمێ دروستکردی ئەف چەندە ژیا بووە سەبەبێ زەقبوونا دیاردا چەکداریە کە ئەوە هەمی پڕاوشکاریە تاتینە دیارکردن گەلێکێشوان ژی پاسەوانێت وەهمینە هەبوونەوان هەرنینە و پارێتوان بەرپرسێت وەدگرن ڕێکێتیت چارەسەریە ژیە بوو دانای ئێک وەکی ئیلقاکردنا یا پاسەوانێت هەموو ئەو بەرپرسێت و ژیانێدا نەماینە و ئەوێ دی ئیلقاکردنا پاسەوانێت ئەو بەرپرسێت و بەغدادن هەم هەرێمێ هەم بەغدا موچێ وەردگرن پاسەوانێت سەرجەم بەرپرس و کەسایەتیت بارەگایت ناو و دەربەی هەرێمێ گۆر خشتێکی یە دیارکردی دەهێتە دیارکردن هەمیە گرنگتر ئەوەیە کۆ نوکە بەرنامەی کابینا یا هەفتەدا یا کۆ جەناب نەچیروان بارزانی ڕاگەهاندی گەلەک ئەو بەرنامەیە چاکسێ جەناب سەرۆکی کابینا هەفتەدا جێ خۆیە گرتی بۆ نمونە مثلا یه هاتی راگهاندن حتی 45 روز دی پی تی وی وزارت نافخو وزارت دارایی یک بگیرید و دعم هندید که وقتی وزارت دارایی کو راپورت چاکسازی دا گلک آماژ پندید دتن مثلا دو اداری یا بیا سبب هندید کو چاودری یا دارایی نشد ارک خراب بیتن ورد بینی کا باش نه بگیرن و به معنای دوی حالتی چرا سر کرد وقتی تو بحث وزارت نافخو پیشمرگ دیگه وقتی تو بحث وزارت نافخو پیشمرگی کو او ایبون درست ببیدن توی حالتی داجی او مثلا دیاردا یا زیاده یا پاسوانا جینا مینیتن ویتن پیاسای همیتش بهنه رک خستن بله امین خانه شکل قسکانی که عبدالله ابو شکل رخنکانی ابو که هر لبنرتوا آماده کردنی ام پروژه لان سرچی حریم کوردستان و وەکو ڕاستپاردەیەک بۆ جێبەجێکردن کارێکی ناساییە سەرۆکی هەرێمی کوردستان تەنها مافی وەیە وەکو هاوڵاتیەک پێشنیار کە بۆ چاکسازی نەک ڕاستپاردە ڕاستپێرێ ڕای بەڕێزی لەو نەخێر هیچ ئەvە ئاخستنەکان ناڕاستە سەرۆکی هەرێمێ وەکی بلندترین دەسەڵاتە یا یاسایی کۆ لەلایەن هەرێم و مافی هەندێ هەی ڕاستپاردا بدەتن لایەنێ جێبەجێ کار نوکەوێ گاوێ سەرە ڕای هەندێک و دوو لژنەی هاتینە پێک ئینان بۆ ئێکی لژنا یا ئیدارە بێژم سلێمانیە و گەرمیان و لژنایجی دووگێ کە ئەف دوو لژنە شێوازەکە یە بەرفرەح یەشو لە خودکەن سەرە ڕای هەندێ هەژدە فەرمانێت یەت هەرێمی دەرکەفتین بۆ هەندێک و بشێن کارێکی یە شەفافانە و بشێن بوارد جێبەجێکردنی دا شو لە خۆ بگەن دوو لژنە دیتریە هاتینە پێکینان کە ئەف دوو لژنە ناوا یا ئەنجومەنی وەزیراندا بۆ جێبەجێکردنا ڕاستپاردە و ئەو بەرنامە چاکسازی جەناب سەرۆکی کار بکەن و دیفچوونا بەرنامەوی بهتەکردن بۆ نمونە مەسەلا نوکەوێ گاوێ ئەوە ئەنجومەنی وەزیران هاتیە ڕاگەهاندن کە لژنەی دێتە پێک ئینان بۆ هەندێ
چاودێریکردن یان ژی پێداچوون ببوورە پێداچوونێ سەروان یاسای کوشتای پەرلەمانی بەهاتینە دەرەخستن و حتان و کە نەهاتینە جێبەجێکردن بهتەکردن کو ئەبە دیسات راپۆرتێدا یا زۆر سپاس ئەمینە خان زۆر سپاس بۆ جێبەجێکردنەوە یاسا هێتاکردن بۆ نەهاتینە جێبەجێکردن زۆر سپاس کاک عەبدوڵڵا ئێمە ناکرێت لێ کاتە تەماشای سەرۆکی هەرێمی کوردستان بکەین وەکو پیاوێک کە قانونی بێ ئەکادیمی بێ سیاسی بێ بە ئیداری بێ کاریژێڕی بێ لە هەموو ئەمانەیە وردەکاری تەواوی پرۆژەکە ئامادە بکات سەرۆکاتی هەرێمی کوردستان هێڵە سەرچیەکانی چەکسازیەکەی ئامادە کردووە و وردەکاری ئەمەی بۆ دام و دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەجێهێشتووە تەحلیلکردنی ئالێت تەحلیلکردنی دام و دەستگاکانی جێبەجێکردن ئەو دەستگایی کە ڕۆڵی جێبەجێکردنی بە معنایەکی دی بۆ هەرێکێک لەمانە کۆمەڵێک وردەکاری و کۆمەڵێک ڕۆشن پێویستە بچی لەبەر کە بۆ پەرلەمان و دام و دەستەکانی تی بەجێهێشتووە ئیتر بۆ تو ئەمە ناوانیتە وتارێک نووسراوێ جارێ بۆ ئامینە خان و بۆ جەنابی بۆ ببوورە بۆ بینەرانی بەڕێزیش لە ڕاستیا مادام لە هەرێمی کوردستانە لە عێراقیشا سیستمەکە سیستمی پەرلەمانە دەسەڵاتی یەکەم پەرلەمانە ینی لە هەرێمی کوردستانە سیستمەکە پەرلەمانی نییە سیستمەکە دەستوری عێراقەیە دەستوری عێراق ئەڵێ سیستمی عێراقی پەرلەمانی و هەری خەڵکی هەرێمی کوردستانی دەنگیان بەو دەستورە داوە سەرکردایەتی سیاسی ئەمەش ڕۆڵێکی کاریگەریان لە دانانی ئەو دەستوری عێراقا گێڕاوە بۆیە سیستمی مادام سیستمی حکومڕانی ئەبێ پەرلەمانی بێ دەسەڵاتی یەکەم پەرلەمانە نەک سەرۆکایەتی هەرێم و لە ڕاستیا من نەموت سەرۆکی هەرێم مافی ئەوەی نییە ڕاستپاردەی هەبێ ئەکرێ ڕاستپاردەی هەبێ بەڵام دەسەڵاتی جێبەجێکردن یعنی بۆ نمونە ئەم پرۆژەیە ئەو ئەکرێ بۆ دەسەڵاتی جێبەجێکردن بێ نەک بۆ پەرلەمان شکالەکە لێرەیە و من لە ئامینە خانە پرسم ینی ئامینە خان تۆ خۆت قبولتە ئایا لە هەرێمی کوردستانە بەس ئیکەتی و پارتی ئەندامی مەکتەبی سیاسیان هەیە کە تۆ پاسەوان بۆ ئەواندا ئەنیت و بۆ لایەنەکانی تریدانانەی کە من مطلقاً لەگەڵ دانانی پاسەوانان نیم من لە ئامینە خانە پرسم ئامینە خان لە کوێی دنیا هەبووە مەسئولێکی ناوچە دوو پاسەوانی بۆ دابنرێت جەنابیشی کە ئەندامی پەرلەمانی تو نوێنەرایەتی 20,000 هاوڵاتی ئەم هەرێمە ئەەکەی تەنها دوو حیمایە بۆ دابنرێ مەسئولێکی ناوچە مەسئولێکی کۆمیتەیەکی دوو حیمایان هەیە ئەندامێکی پەرلەمان دوو حیمایە هەیە ینی وەکوتە من تەکید لەسەرەوە کەمەوە لەگەڵ ئەوانیم حیمایە هەبێ بۆ ئشکالەکە لێرەوەیە منجا ئەگەر قسە لەسەر ئەوە بێ کاک ئومێدیان ئەنی حەزەکەم جەنابی ئامینە خانیش ئاگادارە ئەگەر قسە لەسەر ئەوە بێ پرۆژەیەکی هەمەلایەنە و چاک و ڕێک و پێک هەبێت کە ببێتە بنەمایەکی سەرەکی بۆ چاکسازیەکی جدی لە هەرێمی کوردستانە لە کۆی کایەکانە بە پەرلەمانەوە بە حکوومەتەوە بە دام و دەستگاکانی دادوەریەوە هەروەها بە دەسەڵات بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و کۆی ئەو دام و دەستگانەی کە سیستمی سیاسی پێکەهێنن لە ڕاستیە ئەوە پەرلەمانە ئەتوانێت بڕیار لەسەر شتێکی لەم جۆرە بداوە لە ڕابردووشا پەرلەمان لەم ڕۆ کەم تەرخەمی ئەتوانم بڵێم تا ئاستێکی باش توانیوەتی کار بکە یعنی ئامینە خان ئاگادارە لە هەفتەی سەی 2011 پەرلەمانی کوردستان بڕیاری ژمارە 2 پەسەند کرد 104 پەرلەمانتار دەنگیان پێداوە ئەم بڕیارە ئەمەتە لە بەردەستی منایە دیارە بەڕێز سەرۆکی پەرلەمانی سەرۆکی پێشووی پەرلەمان ئەم بڕیارەی شاردووەتەوە ئامینە خانیش ئاگای لێتی بڕیارێکە تقریبا لە 45 خاڵ پێک هاتووە و شەرعیەتی پەرلەمانی هەیە قووەتی یاسایی هەیە زۆر بە وردی و زۆر بە دیقەتەوە لەلایەن کۆمەڵێک خەڵکی ئەکادیمیەوە ئامادە کراوە ئەم بڕیارە لە پەرلەمانە پەسەند کراوە تا ئێستا شادراوەتەوە ئەگەر قسە لەسەر ئەوە بێ ئێمە هێڵی استراتیژی پرۆژەی چاکسازیمان هەبێ ئەوە باشترین پرۆژە ئەمەیە ئەمە کە دیارەوە کوتم شەرعیەتی پەرلەمانی هەیە پشتیوانی ملەتی هەیە بۆ سەرۆکایەتی هەرێم بۆ خودی پەرلەمان بۆ دام و دەستگاکانی دادوەری بۆ هەموو لایەکمان ملزەمە لێرەوەیە ینی ئامینە خان باسی با بڵێن پرۆژەکەی سەرۆکی با بڵێن خواستەکانی سەرۆکی هەرێمی لەگەڵ کارنامەی کابینەی حوتەما گرێدا لە ڕاستیا من لێرەوە جارێکی تر خۆزگە ینی پێم وایە ئەمێ جارێکی تر نقطەی زعفی خواستەکانی سەرۆکی هەرێمە ئەگەر هەیکەلی کابینەی حوتەم وەربگرین و تەقیمێکی بەشێک لە وەزیرەکان و خودی بەڕێز سەرۆکی حکوومەتیش بکەین لە ڕاستیە نابێت ینی ئەمانە جارێکی تر تۆ بەرپرسیارەتی گشتیان پێ بدەیت یعنی خۆێستا بۆ نمونە لە ئەمە یارمەتی بدە ئەمە ڕاگەاندراوی لیژنەی بە دوواداچوونی پرۆژەی چاکسازی سەرۆکی هەرێمە کە یەکێکە لەو قۆناغانەی کە ئامینە خان باسی کرد لە یەکێک لە شوێنەکانە بۆ نمونە باسی ئەوە ئەکات ئەڵێ
زیادەڕەوی کراوە لەسەر زەویزاری شارەوانی و ماڵ و مڵکی گشتی. یعنی من لە ئامینەخانە پرسم سەرۆکی بەڕێز سەرۆکی ڕاست با بڵێن کاگنیە چیروان بەرزانی کە ئێستا حکوومەتی پێدراوە لە ناو هەولێرە 400 دووەم زەوی داگیر کردووە. یەک کەسێک 400 دووەم زەوی داگیر کردوێت تۆ چۆن جارێکی تر دێی بەرپرسیارەتی گشتی پێ بەپی ئەم ئەمە راپۆرتەکە باسی ئەوە کە ئەڵێ کە بەشێک لە بەرپرسان زەوی گشتیان داگیر کردووە. ێ باشێکی لەو کەسانە سەرۆکی ئێستای حکوومەتە. ێ باش ئەگەر سەرۆکی هەرێم ئێوە چاکسازی بکە چۆن ئەکرێ لە دوای پرۆژەکەی سەرۆکی هەرێمەوە بۆ چاکسازی تۆ کەسێک بکەی بە مەسئولکە گومانی لەسرە کە با بڵێن حتا تۆمەتی لەسەر یعنی خۆ هەر بەڕێز سەرۆکی حکوومەت 60 پەرلەمان 50 پەرلەمان تا داوای لێپێچینەوە و لێکۆڵینەوەی لەسەرەکە لەسەر مەسلەی داهاتی گشتی کە لە پرۆژە چاکسازەکەی سەرۆکی هەرێمی وڵاتە عەبدوڵڵا گفتوگۆکەمان تەواو دەکەین. ئامینەخان تێگەشتنی تۆ لەو بارەیەوە چییە؟ ئەمە ئەم پرسێک کاک عەبدوڵڵای وروژانە پێشتریشراوە ئەمە یەک بەس ئامینەخان بەرلەوەی وەڵامی پرسیارەکە بیتەوە ئەم ناوبڕەمان هەیە ئەگەر مۆڵەتە بێت دوای ناوبڕەکە پرۆگرامەکەمان بەرداوام بێت و ئەتوانی وەڵام بدەیتەوە. خۆشەویستانم پرۆگرامەکەیمە بەرداوامە بەڵام دوای ئەم ناوبڕە کورتە لەگەڵمان بن بۆ بینەری پرۆگرامەکەمان بن.